ئەو جیلەی بە جیلی ئایپاد و مۆبایل ناسێنرابوون ئەمڕۆ لە زۆرترین پانتایی خۆپیشاندانەکانن بۆ بەرگریکردن لە ڕۆژاوا. بە بەشداری هەزاران هاوڵاتی خۆپیشاندان لە سلێمانی بەڕێوەچوو بۆ پشتیوانی لە ڕۆژاوا. تێیدا گەنجان و لاوان ئەوانەی پێشتر بە جیلی ئایپاد ناسرابوون زۆرترین بەشداریان هەبوو. ڕاستی ئێمە کە وەکو جیلی ئایپاد داهاندرین، بەڵام ئێمە هەر نەوەی شێخ قازی محەممەدین و ئێمە نابێ هەستی کوڕەتمان بسڕێتەوە بەبووی ئەوەی کە ئێمە جیلی ئایپاد بین و ئێمە جیلی ئایپادین یان جیلی سۆشیال میدیا بین، بەڵام ئەمە نەبووتە هیچ ڕێگرێک لەوەی کە ئێمە هەستنێتەوەتی لە ئێمە هاونکە ئەم ڕابڕینە ئێمە یەکەین بۆ ئەوەیە کە بیسەلمێنی کە هەر چوار پارچەی کوردستان هەر یەکە. وڵا ڕاستی بێ هەستێکی خۆشە کە ئێمە ناتوانین بچین بۆیە، بەڵام لێرە توانین پشتگیریان بکەین. باش سرودێ بێ بە سرودێکی عێراقی بێ بە سرودێکی هەر کوردانەیەک بێ توانین پشتگیریان بکەین. لەبارەی بەشداری پشتیوانی گەرموگوڕی ئەم جیلە، هاوڵاتیان و سیاسی و هونەرمەندان لەڤارەوە ستایشی ئەم نەوەیە دەکەن. بۆ ئەو گەنجانە ئیسباتیان کرد بۆ هەموو گەلی کورد کە هەستێکی جوانی نەتەوەیان تایە و ئەو قسانەی ئەوان کردیان بەڕاستی گەورەکانیان خەجاڵەت کرد. ئێستا هەستەکە بۆیە وازیندووە لەبەرەوەی تا ئێستا پێویستیمان نەبووە. ئێستا کاتێک کە ڕۆژ ئاوا لێ قەوماوە هی هەمومانە، بۆیە هەموو دایک و باوکێ کاتێک خۆی هەستەکەی تایە زیینوە دڵنیا بەم هەستە لە دایک و باوکەکەوانێ گوێزراتەوە بۆ مناڵەکانیش. زۆر کەس بە هەڵەت تێگەشتبوون لە گەنجانمان و مۆبایلان کە مەشغوڵن بە ئایپاد و موبایل و عالەمی دیجیتالەوە، بەڵام ئێمڕۆ گەنجەکانمان سلمانیان پێشڕەون، کوردن، مرۆڤ دۆستن. بارەی ئەم نەوەیە دەوترا پێچەوانەکەی دەرچوو. جوانترین نمونەش بۆ سەلماندنی ئەم ڕاستیە ئەم خۆپیشاندان و چالاکی و ڕێپێوانی شەقامی ساردن کە بە گڕوتینی خوێنی دەماری گەنجان و نەوجەوانان گەرم ببوون. هەمووان بە یەک دەنگ دەڵێن یەکە 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 گەلی کورد یەکە.